بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لە بێتبینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێدا بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە ئازیزان لە ئەڵقەیەم جارەماندا بە پێویستی دەزانین قسە لەسەر بابەتی ئیسلام و حکومڕانی بکەین چونکە هەندێک ڕێوشێن و پرسیاری گرنگ هەیە ئەمانوێت لەم ئەڵقەیەدا وەڵامیان بینەوەیە ئیسلام و فەرمانڕەوایەتی چۆن بووە چۆن تەنزیم کراوە چۆن مەودای حکومڕانی گرنگی پێدراوە لە سەردەمە جیاوازەکانی حکومڕانی ئیسلامی و ئایا وێچوونیان لەگەڵ ئەم دەسەڵات و جۆری حکومڕانیە کە لە ئێستادا باوە و ئەنجام دەدرێت لە دنیادا چ جۆرێکە چەند جیاوازیان هەیە چەندە لەیەکە چن لەگەڵ بەڕێز دکتۆر کامران بابانزادە شارەزار لە بواری مێژوو فکری ئیسلامی لەم بارەوە گفتوگۆکەین سەرەتای بەرنامە بە گەرمی بەخاتنی بەڕێزیانەکەین بەخێر بێن مامۆستای بەڕێز مامۆستای بەڕێز بە لێرەوە دەست پێ بکەین مەودای حکومڕانی ئیسلامی نرخی حکومڕانی با بڵێن لە ئیسلامدا چ گرنگیەکی هەبووە چۆن گرنگی پێدراوە بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ خوا درود و سڵاوات بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیارەکە ئێمە قسە لە بابەتێکی گرنگ دەکەین کە ئەویش بریتێ دەسەڵات بریتێ لە حکم ئەمە لە مێژووی ئیسلامیدا بابەتێکی گرنگ بووە و جێی بایەخ بووە و تەنفیزی ئەحکام و گەشە پێدان و ڕەفاهێتی هەموو ژیان بەسراوەتەوە بە چۆنێتی حکومڕانی حەدیثیش پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم کە ئیمامی تەبەرانی و ئیمام ئەحمەد جێڕاوێنێتەوە کە دەڵێ ڕۆژێک دادێ ئەم دینە پارچە پارچە چەڵ بە چەڵ لە بەندەستی مسلمانان دەردەهێنرێ هەر سڵێک کە دەرهێنرا پەنا دەبین بۆ ئەوەی کە دەست بە چڵەکەی دوای ئەوە بگرین یەکەمین بابرین کە مەترسی لەسەر ئەم چڵانەیە حکومە و دواتچڵیش نوێژە من واتە سەوەڕ دەکەم لە دیدی مسلمانانەوە یەکێک لەم بابەتانی کە جێی بایەخ نییە یان بابرێنجێک بایەخبوونی کاڵ بۆتەوە و زۆر دەرتەفسیری سیاسەتی بۆ دەکرێت بەوەی کە قسە لە حکومڕانی دەکات قسە لە دەسەڵات دەکات قسە لە سیاست دەکات ئیسلامی سیاسیە ئەجینە ئەوی کە ئیسلامی تەبیعیە ئیسلامە ئاساییەکەیە بریتێ لەوەی کە قسە لە سیاست و لە حکومڕانی ناکا ئەمە قەزیەیەکە یعنی من لێرەوە قسە لەسەر ئەو بابەتە دەکەین کە بە فعلی یعنی حکم دەسەڵات لە ئیسلامدا بابەتێکی گرنگە پێش هەموو شتێک کۆمەڵێک زارەوە هەیە تعبیر لەم بابەتە دەکەن یەکەمینیان حکم ئین الحکم إلا لله كوشي حكم يتحاكمون لقرآن دا لسندين شوين دوباره بوتوا وبشي شي سياستك بيغمبري خاصة نفرمية كانت بس بنو إسرائيل تسسهم الأنبياء يعني بيغمبر كان بني إسرائيل إدارة ومشور خوري قومنا توكي خوان بون بشي كامريتيا لخلافات يعني بابرين خلافات ك ئەمە لە دوای مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ درێژەدان بە جێگرەوەی پێغەمبەری خوا حەزرەتی ئەبوبەکر یەکەمین کەس بۆ کە لە ساقیفە بەنی سەعدا ڕایان سپارد بۆی بە خەلیفە بۆ سەرۆکارکردنی کاروباری مسلمانان و دوازار خەلیفەکانی تری ڕاشیدی کاریەکەوە بە زۆرێک ڕاست پێدراون ماوەردی ئەم زاراوەی کورت کردوەوە دەرێ خلافەت دەسەڵات واتە حڕاسەتی دین و سیاسەتی دنیا حڕاسەتە دینی و سیاسەتە دنیا کەواتە ئەرشی دەسەڵات ئەرشی خەلیفە لەوەدایەکە پاسەوانێتی ئەم دینە بکە پاسەوانەتی ئەحکام بکە لە هەمان کاتیشدا بۆ ئیدارەدانی دنیا بۆیە هەموو عولەما کە قسە لە دەسەڵات و لە سیاست دەکەن لەو ڕوانگەیەوە قسەی تێدا دەکەن کە بریتیە لە پاراستنی بنەماکانی شەرعی ئیسلام و حدود لە هەمان کاتیشدا ئیدارەدانی ڕەعیە و کۆمەڵگا بەوەی ئەگەر بێت و دەسەڵات نەبێ خەلیفە نەبێ سیستەم نەبێ بە تاکید کۆمەڵگا تووشی فەوزا دەبێ کەواتە یەکێک دەلیلەکانی عەقڵی بۆ پەرەپێدان و مانەوەی دەسەڵات بریتیە لەوەی کە کۆمەڵگا بەرەو فەوزا دەچێت تەغور و حدودەکان ناپارێزرێن یان با بڵێن هەموو ئەم خەڵکە ناتوانێت ڕێگای نظامێکی ڕێک و پێچیەوە بێ ئیبن تەیمیە لەو بارەیەوە کە بە ئاعظەم واجبات دینی ناو دەبا دەرێ پێویستە بزانین کە گەورەترین واجباتی دین ئەوەیە کە مسلمانان جەماعەیان هەبێ و ئیمارەتیان هەبێ و ئیدارەیان هەبێ کۆمەڵێک خاڵی ڕیس کردووە لە مەراسیمی حەجەوە تا دەگاتە ئیقامەی حدود تا دەگاتە ڕافعیەتی خەڵک دەرێ هەموو ئەمانە نایەنە دی ئەگەر بێت و تۆ سوڵتە و جەماعە و دەسەڵاتت نەبێ
مۆزوعی دەسەڵات ئەمان حەز دەکەی لە دواتر قسەی لەسەر دەکەین بابەتێکی گرنگە و با بڵین کۆڵەکەی پاراستنی ئەحکامەکانی ترە بۆیە بەشێکی باش لە ئەحکامی شەرعی پەچیان دەکەوێت ئەگەر بێت و دەسەڵات نەبێ ئەو یەک دوو خۆی گەورە کە لەسەر دەسەڵاتی فەرز کردووە ئەطعمەه من جوع و ئامەنەه من خەوف بۆی کە پاراستنی کۆمەلگا لە برسێتی و دابیرکردنی بژێ و ژیان بەشیەوە فراوانەکەی کە لەوانەیە پەرەپێدانی زراعەت و سناعە و توزارەت و بازرگانی و هەموو وارەکانی پەرەپێدان دەگرێتەوە کە تۆ بژێوی بۆ هاوڵاتیەکانی خۆت دابینکەی دەچێتە چوارچێوەی ئەطعمەه من جوع و ئامەنەه من خەوف هەموو ئەمانی کە تایبەتە بە سیستەم و بەڕێوە شوێنی بەریەک نەکەوتنی کۆمەلگا لە ڕوانگەی بەرژەوەندیەکانیەوە ئیستیغلال نەکردنی پیا و خراپ با بڵین ئەوەی کە زۆر جار مرۆڤەکان سیستەمێک نەبێ بۆ خۆیان لەوانەیە بەریەکەون بە تاکید ئەمانە هەموو لە ئامەنەه من خەوف جێی دەبێتەوە کەواتە تۆ لە حکمی ئیسلامەتیدایان حکم تۆ دوو چەمکت هەیە بڵێ بڵێ ئەم تێگەیشتنەوە پێویستیە بە ئەم زەرورەتە هاوکاتە لەگەڵ بوونی قەوارەیەک کە مسلمانان و کۆمەلگا ئیسلامیەکان کۆ بکاتەوە یان بەبێ مثلا بوونی قوارێکی دیاریکراویش ئەمە هەرواریدا گرنگی پێ بدرێت ئێمە کە قسە لە سوڵتە دەکەین لە سوڵتەیەکی بچووکەوە قسەی لێ دەکەین تاوەکو دەگاتە خلافەتێک کە هەموو عالەمی ئیسلامی پێکەوە بگرێتەوە واتە ئێمە سوڵتە بە شێوەیەکی گشتی قسە لەسەر دەکەین سوڵتە لە چوارچێوەی ئیمارەت و میرنشینێکەوە تا گەورەکەواتە لە هەموو کاتە تۆ پێویست بە دەسەڵات هەیە پێویست بە سیستەم هەیە پێویستت بە نیزامێکە کە کۆمەلگای لەسەر بەڕێوە بچێ ئێمە کە قسە لەسەر سوڵتە دەکەین قسە لەسەر هەموو چەمکەکانی سوڵتە دەکەین واتە لە ڕووی ئاسۆییەوە لە دەسەڵاتێکی بچووک بۆ دەسەڵاتێکی گەورە لە ڕووی جوغرافیەوە لە سنوورێکی بەرتەسک بۆ سنوورێکی فراوان کەواتە ئێمە لە چوارچێوەی دەسەڵاتێکی حیزبیدا پێویست بە سیستەم و دەسەڵات و چوارچێوەیەکت هەیە لە چوارچێوەی ئەم کەناڵە تەلەڤیزیۆنە پێویست بە سیستەم و دەسەڵاتێکت هەیە بە تاکید لە چوارچێوەی بەرپرسیارەتی بۆ ئوممە بۆ کۆمەلگا بۆ ڕاعیا کە هەموو شار لە بەردەستی تۆدا بێ پێویست بە سوڵتە و نیزامێکەیە ئەمە فراوان دەبێت لە ڕوانگە جوغرافیەکەوە لە ڕوانگە ئاسۆیەکەوە بۆ سنوورێکی بەرفراوانتر ئەلفوبێ ئەم حکومڕانی و ئەم سوڵتەیەکی ئەشراوە لە ئیسلامدا یاخود مەجای ئیجتیهاد و داڕشتنەوەی هەیە بە جۆرێک خۆی ئەمە ئەگەر تۆ سەیری کتێبەکان بکەی ینی بابینەوە سەر ئەو بابەتەی کە ئەمە لەستە سەر بابی متەغەیرات ینی بابی گۆڕان کەواتە لێرەدا تۆ لە چوارچێوەی شەرعیدا لە چوارچێوەی فەقیدا لە چوارچێوەی ئوسوڵیدا لەجێتە ئەو بابەیەوە کە هەر با بڵین پەرەپێدانێک هەر گەشەپێدانێک بۆ وڵات هەر شێوە ئیدارەدانێک هەر شێوە سیستەمێک مادام شەرع قسەی تێدا نەکردووە تەحریمی نەکردووە ئەوە بۆ تۆ شەرعی و واجبە بۆیە لەمە دەربارەی ئەو بابی گۆڕانکاریانە دەڵێن وما سەکەتە عنه الشەرع واتە شەرع بەرامبەری بێدەنگە بە پێچەوانەوە لە بەشەکەی تر وما نەتەق عنه الشەرع لێرەوە ئەگەداری ئەوەی بین دەبینین ئەساسیاتێکت هەیە مەسەرەن بۆن لە پەرپێدانی ئابووری ئیسلامیدا ئەوەی کە تایبەتە با بڵێن ڕیبا حرامە لە ئابووری ئیسلامیدا بەڵام لە بوارەکانی تر دەستکراوی تا دەگەی ئەو شوێنەی کە حرامە لە احتیکار و خۆڕەخکاری حرامە بەڵام ئەوەکەی ڕێگە پێدراوە کەواتە تۆ لە گەشەپێدانی وڵات لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئیدارەدان و سیستەمەوە لە ڕووی پەرەپێدانی زانستیەوە لە ڕووی پەرەپێدانی کشت و کاڵیەوە کە ئەمانە هەمووی بەرپرسیارەتێکی دەوڵەت و حکومڕانە بۆ بەرپرسیارەکان ئەم جۆرە کە مەسەرەن جەناوت باسیەکەی هەم ئەساسیات هەم متەغەیرات لە ئێستاە بە شێوەیەک حکمی ئیسلامی فەرمانڕەوایی ئیسلامی لە سەردەمی ئێستاماندا ڕوبەڕوو بەریەکەوتنی هەیە لەگەڵ دەیەها جۆر مۆدلی حکومڕانی ئەم سەردەمە کە دەستکرد و داهێنانی مرۆڤەکانی تایە ئایا بەشی ئەوەندە نەرمی تایە کە خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم جۆرە حکومڕانیانە مەسەرەن یان خۆی تێرکایان بەشی ئەوان بدا بە جۆرێک لە جۆرەکان ئایا مامەڵەی حکومڕانی ئیسلامی لەگەڵ مامەڵەی یەم مۆدێلە حکومڕانیانەی کە لە سەردەمایە هەیە ئەکرێ جۆرێک لە گونجان و هاوبەشی تیا بمێنێتەوە با بڵێ حەز دەکەم ئێمە هەڵدەگرین بۆ لە وەختێکە قسە لە شوڕا دەکەین چۆن پەرەی پێدراوە قسە لەسەر مەنزومەی ئیدارە و دامەزراوە دەکەین گەل چۆن پەرەی پێدراوە تەنها لێرەدا ئاماژە بەوە دەکەم یەکەم هەر کە ئەگەر تێبینی من کردیمە چوار خەلیفەی ڕاشیدیمان هەیە هەر خەلیفەکان بە یەک شێوە هەڵبژێردرا هەرکامی کە شوڕایە وەی چەند ئیستیبداد نیە وەی چیان وێڕاستی و پشتا و پشت نییە بەڵام شێوەی هەڵبژارنەکان دەبینین گۆڕانکاری تێدایە نیشانەیە ئەوەیە پەیوەندی بە بارودۆخی خەلیفە و شوێنەکەەوە هەیە کەواتە گەر بەهاتوایە و ئێمە بە درێژایی مێژوو شوڕا بەشێک بووە لە دانانی بەرپرسیارەتی لە ئیسلام و خەلیفەکاندا بە بەردەوامی بە تاکید ئێستا نیزامی شوڕا منافیسێکی گەورەی دموکراتیەتی ڕۆژئاوا بوو بە سیستەمێکی زۆر جوانەوە بەڵام لەگەڵ شتە تازەداهێنراوەکان لەگەڵ فراوانبوونی دانیشتوان لەگەڵ گۆڕانکردنی سۆسیۆلۆژی کۆمەڵایەتیەکان بە فعلی ئەم لە بواری میکانیزمی گەشەسەندن و ممارەسەوە پەرەی نەسەندووە بۆیە لێرەدایم پێمان وایە شوڕا ئیستیعابی هەموو گرفتەکان ناکە بۆ پێمان وایە ئەمە تێڕوانینێکی گشتی ئیسلامیانەیە بۆ ئەو مۆزوعە
یان تێڕوانینی جەنابێت مەبەستمە بڵێم ئایا خەڵکانێکی مسلمان نین ئاوا بیر ناکەنەوە کە جەنابێت وەزاری پێش شتێک ئەگەداری ئەوەی بین ئەگەداری ئەوە بین ئێمە بۆ خۆمان دەبێ بگەڕێینەوە ئیسلام لە چوارچێوە دەعاویەکەی لە چوارچێوە بانگەوازیەکەی لە چوارچێوە بانگەشیەکەی لە چوارچێوە ڕێکلامیەکەی بگوازینەوە بۆ چوارچێوە سیستەمیەکەی ئەمە گرفتی ئەمەیە کە دیگوازینەوە چوارچێوە سیستەمیەکە ئەو دەزانین ئێمە بۆ شایەکی گەورە لە دید و فکرمانەیە وش بریتە لە حکومڕانی واتە تۆ کە ڕۆژانە باس دەکەی دەڵێ ئیسلام حەلە چارەسەری هەموو گرفتەکانی کۆمەلگا دەکەوە دەبێ ئەو قەنەعەتشمان هەبێ و ڕۆژانە ئێمە دەڵێن ئیسلام چارەسەری بۆ هەموو گرفتەکانی کۆمەلگادا ناوە بە فعلی ئەم چارەسەرانە دەبێ ئێمە ئیستنتاجی ئەم بەرهەمە بکەین وەکو سەی دەڵێ چوایە کە هەموو دەرمان و دەوایەکانی تێدایە بەڵام دکتۆر و تشخیصاتی باشی دەوێت کە لە شوێنی خۆی و لە کاتی خۆیدا بەکاری بێنێ کەواتە ئێمە لە کەلتوری ئیسلامی خۆماندا لە سیستەمی حکومڕانی خۆماندا لە پەرپێدانی شتیاتی خۆماندا عیلاجمان بۆ کۆی گرفتەکانی کۆمەلگا هەیە بەڵام ئەوە مرۆڤەکانن هەندێک دەستەوستانن یان با بڵێن زۆر لەسەر حسابی بانگەشە لەسەر حسابی داوا ئەم بوارەیان فەرامۆش کردووە زۆر باشە با پرسیارەکە ئەمە بکەینەوە بە پرسیار بۆچی فەرامۆش کراوە بۆچی مسلمانان لە ئێسایە بایەق بە بابەتی حکومڕانی و دەسەڵاتی با بڵێن بەڕێوەبردن نادەن دەتوانین بڵێن بەو شێوەی ینی زۆر زار ئێمە هێندەی داعیمان هەیە هێندەی بە سیستماتیکردنمان نییە لە حکومڕانی ئیسلامیدا ینی هێندەی بانگەشە دەکەین بۆی کە ئێمە لە مێژوودا دەسەڵاتێکی ئیسلامی دادگەرمان هەبووە و ئیسلام ئەگەر دەسەڵاتی هەبێ گورگ و مەڕپێکەوە ئەو دەخواتەوە دادگەری دەسەسپێن یەکسانی لە کۆمەلگا دابین دەکا ئەو خرەی دابین دەبێ هەژار و دەوڵەمەندەکان ئەم جیاوازی گەورەیان نامێنێ کۆمەڵک بانگەشە دەکەین ئەم بانگەشانە لە چوارچێوەی داعو سەرنجڕاکێشانی کۆمەلگادایە بەڵام کاتێک کە وردی دەکەینەوە ئەمە چۆن دەچێت دە چوارچێوەی بە عملیکردن و پراکتیزەکردن بە تەکید پێویستی باوەیە کە ئێمە جارێک کە بینەوە دیڕاسەی حکومڕانێکی ئیسلامی بکەین واتە چۆن ئەم بانگەشانە دەکەینە چوارچێوەیەکی بەردەستە واتە کۆمەلگا بەکردەوە لە سای حکومڕانێتێکی ئیسلامیدا خۆشبەخت دەبێمە پێویستی بە بەرچاوڕوونیە پێویستی بە بیردۆزەیە پێویستی بە پرۆژەیە ئەمە تەنها لە چوارچێوەی بانگەشە نەبێتەوە دەبینین نە مسلمانان یانێگە تێبینت کرد بێ تێبینت کرد بێ بەشێکی زۆری سەحوی ئیسلامی ئێمە هێندەی لە چوارچێوەی سەرنجڕاکێشان بۆم دروشمانە ڕوومان لە ئیسلامەتی کردووە تبینید زۆر در حرکاتی ئیسلامی کە دێنە سەر حکم تووشی زۆرێک لە دەستەوستانی دەبن بۆ چونکە لە بابی نەزەریاتدا خەڵک هۆگری ئەم دروشمانەیە بەڵام کە دێنە بواری ممارسە تووشی زۆرێک لە دەستەوستانی دەبن ئەمەش هۆکارەکەی لەوەیدایە بەهۆی یەکەمینیان ناوشیاری کۆمەلگا بە سیستەمە حکومڕانی ئیسلامی و بە ئیدارەدان و بەڕێوەبردن ئەو یەک دوو دەتوانم بڵێم نوشستی بەشێک لە پارت و ڕێکخراوە ئیسلامیەکان کە حکومڕانیان بە ناوی ئیسلامیەوە گرتوۆتە بەست حکومڕانەتێکی ئیسلامی تەندروستی ڕێکوپێکیان پیادە نەکردووە ئەمەش مەوزوعەکە تەنها پەیوەندی بە خۆیانەوە هەیە پەیوەندی بە کاریگەریە دەرەکیەکانی شەوە هەیە مەسەلەن لەسەر مسلمان تۆ پێ دوانە بێ هیچ دوو تیم کە پێکەوە یاری دەکەن تیمێکیان ئەگەر بێت و دەدۆڕێ بیر لەوە بکاتەوە برە تیمەکەی بەرامبەرم نەیهێشتۆ گۆڵ بکەم و هێشتۆ بڕۆمە پێشێ ئەمە نابێت چونکە بە تەکید بەرامبەرەکەت ڕێگەت پێ نادا بۆیە پاسا و قستنە سەر کاریگەری دەرەکیەکانە وەنجامی دەستەوستانی ئەو تیمە دەگەیەنێ کە یاری دەکا چونکە تۆ دەبێت چاول لەوەی بکەنە یارەکانت پێغەمبەری خۆ سەڵ سەلەم کاتێک گەرسی بە داعوە کرد خۆ نەیارەکانی لەناو خۆی مەککە لەناو خۆی مەدینە لە ئیمپراتۆریەتەکانی دەوروبەری هەمویان لەگەڵی لە سیرادا بوون هۆزەکانی دەوروبەری نیوە دورگی عەرەبی بەڵام ئەم بانگەوازەی هێنا ئەو حکومڕانی پەرەپێدا و بە تەکید نەیارەکانی بەرامبەری نوشستیان هێناواتە تۆ کە قسە لە حکومڕانی و بەرەو پێشچوون دەکەی دەبێت لە هەمان کاتیشدا بیر لە نەیار بکەیەوە ئەم نەیاریەتی چۆن بەسەریدا زاڵ دەبی ئەلێرەوە ینی پاساوی ئەوەی کە بەرامبەرەکەم نەیارە نەیهێشت ئەمە پاساو نییە بۆ هیچ سیستەمێکی حکومڕانی زۆر باشە با ئێمە باس لە سەرچاوەکان بکەین ئەو سەرچاوانەی کە دەمانبنەوە نێو کتێبخانەکانی مێژوو مەسەلەن بۆچی یان ئەو سەرچاوانەی کە لە کتێبخانە مێژوویەکاندا با بڵێن گرنگیان بەو بۆرە نەدا و پێویست نین و دەستەبەر نەکرا زارە پێش هەموو شتێکە کتێبینت کردبێ هەر بەگشتی لە دیدی ئێمە مسلمانان باقدان بە حکومڕانی بابەتێکی زۆر لاوە چییە ئەوە گەداری بین بەشێکی تۆ ئەگە تێبینی کردبێت تاوەکو بەشێک لە دوعات و بانگەوازخوازی ئێمە ئێستا بۆ خۆی بەو ئاڕاستەیەدا دەڕوایانی پێی وایە داخوا خۆی لە داعوە بانگەواز بگەێنێ بەڵام سیاسەتیشی خەڵکی ترایانی ئەمە لێرە خەوبەتەوە خۆی ئەگەر تێبینیمان کردبێ کە پێغەمبەری خۆ سەڵسم لە سەرەتای حکومڕانی تێکەیەوە ئەحکامی شەرعی عیبادات نوێش خواپەرستی لەگەر دەسەڵات پێکەوەیان هێناوە واتە پێغەمبەری خوا سەڵ وسەلەم چەندە دیدە عیبادیەکانی جێگای چاوتێبڕینی بەرامبەرەکەی بووە کە قبوڵی کردووە یا قبوڵی نەکردووە لیاقە حکومڕانیەتیەکەشی بەرامبەر بەمە
جێگای سەرنجی بەرامبەرەکەی بووە بۆیە چەندین ئاماژەمان هەیە قوڕەشیەکان کە لە مەککەی پێغەمبەریان سەڵ سەلەم بە مەلیک و دەسڵاتدار قبوڵە بەڵام دینەکەیان قبوڵ نییە کەواتە پێغەمبەری خوا سەرڕای ئەوەی کە دینی ئیسلام پەرەپێرەدا خەڵک فێری نوێژ و ڕۆژ و عیبادەت دەکا هاوکات نمونەیەکی جوان لە دەسڵاتدارێتی نیشانەدا بۆیە لە کاتی کۆچکردنیدا دەبینن ئەمە قوڕیشیە کافرەکان لە دەرەوەی دینەکەی ئەو ئەمانەتیانە لای پێغەمبەری خوایە کە ئیمامی عەلی دەیانداتەوە کە دەمێنێتەوە لە جێگایەکەی بۆی ئەمانەتەکانیان بداتەوە کەواتە پێغەمبەری خوا سەڵ سەلەم لە ڕووی بەرپرسیارەتیەوە تەنها بەرپرسیارەتی ئیمامی نوێژ نەبووە بۆ مسلمانەکان جێگەی متمانەی بەرپرسیارەتی دەرەوەی دائیرەکەی خۆشی بووە کەواتە پێغەمبەری خوا سەڵ سەلەم بەرپرسیار بووە لەوەی کە ئەمنیەتی با بڵێن شوێن کەوتوانی بپارێزێ بەوەی بەشێکیان بنێرێ بۆ حەبەشە بەشێکیان چۆن پەیوەندی بە مەدینەوە بکە بۆ ئەوەی کە شوێنێکی ئامی دابین بکە کەواتە ئیدارەدان و سیستەم بەشێک بۆ لە ژیانی پێغەمبەری خوا کە دێنا مەدینەی دەبینین دەستوری مەدینە و ڕێککەوتن لەسەر دەستورێک بۆ بەڕێوە بدەن ئەمە بەشێکی گرنگ بووە 2000 ئەمە درێژەی کێشاوە دوای ئەوە ئەگەر تێبینیمان کردبێ علەما تا درنگانێک کەمتر بایەخیان بە نووسینی کتێبداوە لەسەر سیستەمی حکومڕانی وەتەمە ئاماژەمان لە قورئانە هەیە کە خۆی گەورە چۆن با بڵێن تەنظیمی موری کۆمەڵگاتەکە و بەرپرسیارەتەکە لەسەر شانی مسلمانەکان ڕێکدەخا لە هەمان کاتدا وەتیعوا الله وەتیعوا الرەسوول وەئولی الئەمر منکم یعنی ئەوە تەنظیمێکی حیاتی کاروباری مسلمانانە پێغەمبەری خۆ سەڵ چەندین چۆن ئاماژە بۆ دەکا عومەری کوڕی خەتاب دەرێ ئیسلام بەبێ جەماعە و جەماعە بەبێ ئیمام و ئەوانە هەر هەمووی خاڵی دەبێتەوە ئەگەر بێت و مسلمان لە چوارچێوەی جەماع دانەبێ لە چوارچێوەی ئیمام دانەبێ و هەروەها جۆڕاڵیش نەبێ بۆ ئیمامی تر ئەو کاتەی ئەمانە هەمویان خاڵی دەبنەوە لە مەحتەوای خۆیانەوە علەما لەبەرەوەی کاتی خۆی کە با بڵێن علەمای فەقیهەکان کە تەرتیبی نوێژ و سەڵات و عیبادە و بەشەکانی تری ئەحکامی غەنائیم و ئەوانەیان کردو ئەمانە تبین کردو بە زۆری لە قەرنی دووەمی هیجریدا بوون یەکەمین کتێب کە لەسەر سیستەمی حکومڕانی نووسرا بێ و بە شێوەیەکی شامیل وەکو دەستور هەموو چوارچێوەکانی دەوڵەتی دیاری کرد بێ لە دادانی خەلیفە و ئیمامەتەوە هەتا وەکو دەگاتە کۆکردنەوە و دابەشکردنی غەنایم هەتا دەگاتە پاراستنی سنوور تا وەکو مامەڵەکردن لەگەڵ وردەکاری دانانی ویلایەتەکانی شوێنەکان تا دانانی قازی هەتا وەکو تەرتیبی دیوانەکان و دەسەڵاتیان ئەحکامی سوڵتانی ماوەردی لە ساڵی 450 کۆچی مردووە کتابێکی بە ناوی ئەحکامی سوڵتانیە بەفعلی حکمی سوڵتانیەتە ینی چۆن سوڵتا لە چوارچێوەی ئەحکامەکانیدا ڕێک دەخرێ ئەگەر بیخوێنینەوە ئەمە نیظامێکی شاملی ڕێکمانەداتێ دەری دەوڵەتێکە لەو چوارچێوەیدا بەڕێوە دەبردرێ لە دوای ئەوە وردە ئەمە ڕچەی شکان مەسەرەن هەر تقریبن لە دوای ئەو یعلی بفرا دووبارە کتابێکەکە دادەنێ بە ناوی ئەحکامی سوڵتانیە لە ناوەڕۆکە زۆریان فەرق نییە بەڵام هەردووچان خزمەت بە یەک ڕەسە دەکەن ئەویش تەنظیمی ئەحکام 2000 لە ساڵی 480 یان 480 شتێک دەبینین ئیمامی جوێینی ئیمام الحەرەمەین کە دەمرێ کتابێکی دادەنێ بە ناوی غەیاث الأمم في تەیاث الظلم بەشە گرنگەکەی ئەم کتێبە تایبەتە بە ئەنزیمەی حکومڕانی و بەڕێوەبردننی وڵات و زۆر پرسیاری شەرعی دەربارەی خەلیفە دەربارەی هەڵبژاردن دەربارەی عەلی حەل و عەقد دەربارەی تەعینی ویلایەت دەربارەی وەزەرات و جۆرەکانی دەربارەی دیوانەکان هەتا دەکەوتە وردەبێتەوە بۆ شێوەی باسکۆکردنەوە لەوێدا تەنظیم کراوە یەتر هێواش ئەم بایەخانە زیاد دەکا و علەما دیان لەو ڕوانگەیەوە قسەیان هەیە 2000 لە منطقەی مەغریبی عەرەبی مەسەلەن بۆ کتابی البدائع السلوك في سياسة الملوك مانەیە ابن ئەرزەقی ئەندەلوسی هەر دەبینین وسطة الملوك في سياسة الملوك مانەیە سوڵتانی بن حوسێن حەسەن 2000 هێواش ئەم نەمەتە گەشە دەکا مەسەلەن ابن قەیم لە 751 مردووە دەبینن الطرق الحكمية هي في السياسة الشرعية كترخانة بو أم شێوە حکومڕانیە 2000 ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ دەبینن لە خەلافەتی والملک لەناو ڕاسائیلەکانی زیاد کراوەتەوە تەنظیمێکی جوانی خەلافەت و بەڕێوەبردنمان بۆ باز دەکات السیاسة الشرعية في إصلاح الراعي والرعية دووبارە ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە ابن تەیمیە نووسیوەتی بۆ حکومڕانی نمونەی ئەوەی کە لەو کتێبانەیە هاتووە کاک دکتۆر لە ئەرزی واقعا لە کەیە بینینەوە مەسەلەن لە مێژووە ئەوان مەسەلەن ئەبێ اعتمادیان لەسەر چی کرد بێ وەکو واقع زين چۆنە بە مۆزوعی ورترکەینەوە و تا هەر یەک لەمانە هەستیان بە بۆشایە کردووە کە پێی دەوترێ بۆشایی بەڕێوەبردننی وڵات بە تەکید ئەگەر بێت و حکومڕانی تەنظیم نەکرێ بە تەئسیلی شەرعی قوڵ نەکرێتەوە بە سەرچاوە شەرعیەکان تەنظیم نەکرێ بەوەی کە وڵات چۆن وەکو چۆن ێستا بڕێن وڵات دەرین هەرمی کوردستان بێدەستورە دەبینن فەراغێکی یاساییمان هەیە واتە گەر بێت و وڵات
پڕ نەکرێتەوە بە بواری چوارچێوە شەریعەکەی کە وڵات چۆن بەڕێوە بردرێت لەسەرێ بۆ خوارێ بەتەکی تووشی بۆ شایەک دەبن لە بەڕێوە بردندا و حکام و دەسەڵاتەکان حەسەب ئەهوا و ئارەزوی خۆیان حکوم دەکەن بۆیە ئەمە ضرورە لە ڕوانگە شەرعیەکەیەوە لە ڕوانگە مەسالیحیەکەیەوە چوارچێوەیەکی بۆ دانرابێ ئێمە لە فقی حکمڕانی ئیسلامیدا پەرلەمانمان نیە تەشریع دابنێ و ئیستیفتاشمان نییە بۆ ئەوەی کە دەستور دابنێ ئەمەی کە دوجار بۆ بەڕێوەبردننی وڵات چوارچێوەدا دەنێ بریتێ لەو علەمانی کە ناوم بردن ئەمانە چوارچێوەیەکیان داناوە بۆ شێوەی بەڕێوەبردن و حکومڕانی و دوجار حکومڕانەکان چەندە پێوەی پابند بوون یان چەندە پێوەی پابند نەبوون ئەوش بابەتێکترە چونکە لەوانێسە تۆ باسیەوە دەکەی دەڵی لای ماوەردی هەتا دەگاتە ئیبن خەلدون لە مقدیمەکەیە هەتا دەگاتە بەدای عسلوچی بن ئەرزەقی ئیبن ئەزرەقی ئەندەلوسی هەتا دەگاتە ئیبن قەیم هەتا دەگاتە ئیبن تەیمیە بەشێک لە عولەمایەکانی تر کە لێرە و لەوێ قسەیان لەو بابەتە کردووە کە حکومڕانی لە ئیسلامدا هەڵبژارنی ئیمام لە ڕێگەی ئەهلی حەل و عەقدەوەیە بەڵام تۆ تبینیت کردووە ئێمە لە سەرووی پەنجا خەلیفەی ڕاشیدی و ئومەوی و عەباسی ڕزای خۆیان لێبێ دەبینین ئەوانەیان کە لە ڕێگای ئەهلی حەل و عەقد و لە ڕێگای خەڵک و شوڕاوە هەڵبژێردراون کەمینە نەک زۆرینە بەڵام لەگەڵ ئەوەشدا عولەما لەوە نەوەستاون فەرامۆشی ئەم چوارچێوە بکەن چونکە لە مەیدانی عەمەلیدا وەکو پێویست ئیلتزامی پێوە نەکراوە چونکە دوجار ئەوەی بۆ ئێمە دەمێنێتەوە ئەمەی کە عولەمان و سیوانە لە چوارچێوەی شەرعی و سیستەمدا ئەمە چوارچێوە شەرعیەکەیە ئەوەی کە هەندێک تەجاوزیان کردو و کاریان پێوە نەکردووە ئەوە چوارچێوەی لادانە لەو سیستەمە حکومڕانی کە وەکو کەلتور و چوارچێوەیەک لە ئیسلامدا بۆ ئێمە ماوەتەوە بۆیە ئێمە بە ئەم جملەی ڕێکخینەوە ئێمەش ئەوە قسە دەکەین مەسەڵەن عولەما هاتوون بۆ نمونە بیریان لەوە کردوەوە چۆن ئیجادی مەفقود مەسەڵەن ئەگەر بێت و پێشتر سەردەمی خەلیفەکانی ڕاشیدی ئەوەی کە جێبەجێ کراوە بۆ تەرتیبی مەوجود بۆ مەسەڵەن مسڵمانان لە دوای مردنی پێغەمبەری خوا سەڵەم پێویستیان بە دەسەڵاتێک بۆ تاوەکو وەکو ماوەری دەڵێ حوڕاسەت دینی و سیاسەت دنیا بیانی دین بپارێزێ و وڵات بەڕێوە بەرێ هاوکات ئەمە ئەگەر تبینیمان کردبێ ئەگەر عولەما ئەو فترەیان بۆ ڕێخستبین پێی تەرتیبی مەوجود واتە تەرتیبێکی شەرعی قدوە و سەرمەشقێکمانەیە لە خەلیفەکانی ڕاشیدی عولەما هاتوون ئەمەیان تەنزیم کردووە وەکو مەصدەر و نمونە بۆ دوای خۆیان هێناویانەتەوە ئەگە تێبینیت کردبوو دوادینە سەری بەڵام دوجار کاتێک کە ئەمە لە دەست دەچێت بۆی سوڵتانی با بڵێن ئیستیبدادەوە کە لە دەست دەچێت عولەما هاتوون جارێککە بۆ ئیجادی مەفقود ئەوەی کە لە دەست درراوە چۆن بتوانن جارێککە ئەمە وەرگرنەوە چۆن بتوانن جارێککە ئەمەیان دەست کەوێتەوە هاتوون جارێککە ئەمەیان لە چوارچێوە شەرعیەکەدا داڕشتووە ناڵێن ئەمانە بێگرێن واتە بە شێوەک لە شێوەکان تەسیری واقعیان بەسەرەوە نییە لەوانەیە بەشێک لەمانە نیانگوت بێ فڵان خەلیفەکە کوڕەکەی خۆی داناوە و زەبری بەکارهێناوەتەوە کوڕەکەی بێتە خەلیفە لە دوای خۆی ئەمە کارێکی شەرعی کردو بەڵام لەمان کاتیشدا کۆمەڵی قیود و مەرجیان بۆ دانەوە دەتوانم بڵێم بە شێوەیەک لە شێوەکان نە خەلیفە بەو شێوە لەگەڵیان بکەوێتە دوژمنکاری و بکەوێتە ناکۆچی لەگەڵ زانایان و نەزانایەکانی چوارچێوەیەکی شەرعیدان دراوە و دەڵێن نەشیش بسووتێن کەبا بەو کە پێی دەوترێت زۆرێک لە ئینحراف لە زانایەکان لە لەو کاتەدا کە دەبینن خەلیفەکان بەشێکی زۆریان مەلیکن و دەسەڵاتەکان کردوتە پشتا و پشت ئەمەش بابەتێکی ترمان هەیە بۆی کە بەشێک لە عولەما لەو ڕوانگەیەوە دەکەونە چوارچێوێکی ئینحرافەوە وەکە تبینیمان کردو بەشێک لە ئیتجا سەلەفیەکانیش کەوتونەتە هەماڵان هەڵەوە هەڵەکە چۆنە لەو کاتێک کە تۆ دەسەڵاتێکی زاڵمت هەیە ناکرێ بگۆڕدرێ بە ئاسانی و لە کاتی گۆڕیندا شۆڕش کرا و خوێن ڕژاوە عولەما دێنن لەسەر ئەساسی مەفاسید و مەسالیح چۆن دێن دەڵێن ئەگە بێت و شۆڕش بکەی بەسەر ئەم مەلیکەدا لەوانەیە ژمارەیەکی زۆر بکوژرێ بەڵام ئەگەر لێی بێدەنگ بی و جۆڕایڵی بکەی بە تاکید ژمارەی کەمتر دەکوژرێ کەواتە ژمارەی کەمتر بکوژرێ باشترە لەوەی کە بتەوێت بیگۆڕی پێش نەگۆڕدرێ ژمارەیەکی زۆرتر بکوژرێ بۆیە ئەمە قاعیدەیە چەندان ئەوە من غەلەبە عەلەیکم بسەیف فیوقال له خەلیفە فهو خەلیفە یعنی وەکە پێی دەوترێ خەلافەتی متەغەلیب یان سوڵتانی متەغەلیب بەوەی کە ئەگەر بێت و خەلیفە دەسەڵاتدار بە زەبری شمشێر عەسەبیەتی هەبوو عەشیرەت و خزم و کەسی لە پشت بوو کوتی هەر من دەبم بە خەلیفە دەبم بە دەسەڵاتدار بەڵام نەتواندرا ڕێگەی لێ بگیرێ بەتاکید ئەوە بەیعەتی پێ بدرێ و خەلیفە بێ مەفسەدەی کەمترە لەوەی کە بە شۆڕ ڕووی بڕووی بێەوە بۆیە قاعیدەیەک دانراوە بەوەی کە دەسەڵات زۆر جار ئەمە لە قۆناغی ئینحراف و ترس و بیمایە بۆی ئەگەر بێت و دەسەڵات بە زەبری شمشێر توحيدي كلمة بكا يا بزوري حكمة وشورى توحيدي كلمة بكا لا دوشان إطاعي واجبة بو چونك أقر بيتو إطاعينك إلوانيا دجمن استغلالي سنورة كان بكاو دار الكفر بصر دار الإسلام دا ظال ببيع بو علماء أم كتواني كقصر سر سياسة شرعي دا كان خالينين لمزوري انحرافانا وأمش كإستائمة دلين إطاعي سلطانك دا صلاتك مادام نوش دكا إطاعي واجبة أقر ظالميش بيا أما إقوناغي چي ناسارية واتي
کۆمەڵێک فتوایە کە لەم قۆناغە دەندراوە بەڵام بگەڕێنەوە سەر ئەسڵا شەرعیەکان بۆی کە بزانین لەکوێ فترەوە دراوە بۆ ناچاری لەم کتێبانەی کە ناوم برد لەکوێش ئەسڵە شەرعیەکەی و دەگونجێ لەگەر خلافەتی سەردەمی ڕاشیدی و ئەم سیستەمە جارێککە وەکو نمونە بەرچاو بخێنەوە لە سەرچاوەکان بۆ دواتر بە تێکستێکی حکومڕانی تەندروستی ئیسلامیمان بۆ دەردەکەوێت کاکی دکتۆر منم بێ ئەو بابەتە بروژێنم کە چۆن ئەو زانیاری و باسانەی کە لەو سەرچاوەیە ئاماژەت پێکرد جەنابەت لەبارەی حکومڕانی ئیسلامیەوە لەبارەی سیاسی شەرعیەوە مەسەلەن هاتووە چۆن ببێتە معریفەی لای تاکی مسلمان ئەمە چۆنە بێت ینی چونکە باشە ئەوە دەقێکە و لە چوارچەوەی کتێبەکان نووسراوە و هاتووە زانایاندایان ناوە و هەرامۆشیان نەکردووە بەڵام چۆن ببێتە معریفە لای تاک پێی بزانێ ئاشنایی زارێ پێش شتێک خاڵێککە گرنگە لە دەربارەی مەسادیرەکان دێگلاماندا یەکەم ئێمە مجموعەیەک مەسادیرمانەیە تا قەرنی هەشتی کۆچی و ئەوانە ینی تا دەگاتە با بڵێن تا دەگاتە مقدمەی ئیبن خەلدون کە قسەیان لە حکومڕانی کردو تاوەکو ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێت تاوەکو ئیبن تەیمی ئەمانە قۆناغێکی کۆتایین لەگەڵ هەندێک مەسادیری تر و لەوێ دەوەستن قۆناغی دووەممان لەوەی کە بایەخیان بە سوڵتە و دەسەڵات داوە بایەخیان بە فەقی حکومڕانی داوە ئەو قۆناغەیە کە لە دوای هەڵۆشانەوەی دەسەڵاتی عوسمانی و هاتنی کەمالیەکان لە 24 و هاتنی ئیتیحاد و تەرەقیەکان تۆ دەبینین جەمالەدینی ئەفغانی دەبینین محەممەد عەبدا محەممەد ڕەشید ڕەضا دەبینین ئەمانە کۆمەڵێک کتێبیان نووسیتە نانەت هەندێک کتێب لە تورکیاش نووسرا دەربارەی ئەو بابەتە محەممەد ڕەشید ڕەضا کتابی الخلافەی نووسی دەبینین لە هندستان کۆمەڵێک ڕەد و فیعل دروست بوو بۆی کە نابێ سوڵتە لە دەستی مسلمانان وەرگیرێتەوە ئەوەی کە ئێستا هەیە ئەلمانیەتە وەلابردنی ئەو چەترێکە عالەمی ئیسلامی لەم خۆناغەدا زنجیرەیە کتێب نووسرا و یەکێک لەو کتێبانی کە دەتوانم بڵێم پوختەی ئەو کتێبانەیە بە شێوەیەکی مختصر ئەو کتێبەیە کە لە 1926 وابزانم علی عەبدوڕەزاقێک نووسیوێتی بە ناوی ئیسلام و ئوسوڵ الحکم لێر دەباسیەوە دەکات کە با بڵێن جارێککە لە دوای هاتنی ئیتیحاد و تەرەقی و کەمال ئاتاتورکەوە لە 1924 ئللا هەڵوەشانەوەی سوڵتان و خلافەتی عوسمانی لە 1924 لە سەسی کەمال ئاتاتورک جارێککە کاردانەوەی سلوی لێکەوتەوە و لە پێش ئەویشەوە دەبینین لەو فترەی کە دەیانزانی لە لابرن سوڵتان عەبدولحەمیدی لە 1970 دەبینن زنجیرەیە کتێب نووسرا کاردانەوە بوو هەم لە میسر وەکو چەقی ململانەیەکان و هەم لە ئەستەمبوڵ لە سەدەستی ئەوانەی کە ناکۆک بوون لەگەڵ هەڵوەشانەوەی خلافەت و لایەنگرانی سوڵتانی وهروە هەم لە هیندستانیش واتە ئەم کاردانەوە گەشتە هیندستانیش ئەمە قۆناغی دووەم لەوەی کە ئێمە خەرمانەیەکمان هەیە لە سەرچاوە دەربارەی ئەو بابەتە خەرمانەی دووەممان ئەو خەرمانەیە کە دەتوانم بڵێم ئەبوو عەلای مەودودی ڕئیسی جەماعەی ئیسلامی پاکستان کە لە 50ەکان و 60ەکان دەتوانم بڵێم یەک شۆڕشی کردو دەربارەی جارێککە گەڕانەوەی مەفاهیمە بۆ ناو حکومڕانیە الحکومە الئیسلامیە و الئیسلام والحکومە المەدەنیە کۆمەڵێک کتابی نووسی با بڵێن کە جارێککە ئێمە الئیسلام والنظم سیاسیە ینی کۆمەڵێک کتابی نووسی لەو بارەیەوە الخلافەتی والملوکە مامۆستا شوان هەورامی خۆمان تەرجەمەی کوردی کردووە خلافەت و پادشایەتی زنجیرەیە کتابی نووسی ئەم کتێبانە هەر هەموویان دەستنە بابی ئەو بابەتەوە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ بە ناوی ئەوەی کە جارێککە مەوزوعی تەوحیدی حاکمیە و حاکمیەتی هێنایەوە لە فی ظیلالە دەتوانم بڵێم ئەمانە جارێککە ئەم بابەتەیان گەرم کردەوە ینی بەشێک لەمانە لە 50ەکان و 60ەکان جارێککە ئەمە گەرم کرایەوە لە محەممەد عەمارە بۆ نمونە الخلافەت و سوڵتەی نووسیوە کە دووبارە جارێککە ئەم بابەتەی گەرم کردوتەوە ئەمە تەواوکەری ئەوانەی ئەو سەرچاوانەی پێشوو بوون گەڕی لە ئێستا دێمەوە سەر ئەو بابەتە لە هەشتایەکان و لە نەوەتەکان جارێککە جامیعات و مەدارسی شەرعی ئێمە مەعاهید و کولیاتی شەرعی ئێمە ئەم بابەتیان بردوتەوە جارێککە چوارچێوەی شەرعیان با بڵێن بەشەکانی قانون جارێککە هێناویانەوە ئەمانەیان لەگەڵ تەنزیمات لەگەڵ تەنزیمی دەوڵەتی هاوچەرخە گونجاندووە مەسەن بۆ ئایا مشارەکەی ئافرەت لە ئەنزیمەی مەدەنی ئێستادا چەندەی فەرقە لەگە مشارەکەی ئافرەت لە نیزامی ئیسلامی حکومڕانی کۆن جارێککە مەسەرەن بۆ نمونە تەقسیمی سوڵتات بۆ دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی و دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی و قەزایی ئەمە چەندە لە حکومڕانی ئیسلامی دا بۆ کەسە لە حکومڕانی مەدەنیدا حکومڕانی مەدەنی چەند لەگەڵ ئەنزیمە ئەمە ئێستا ئێمە یەک خەرمانەیەکی گەورەمان هەیە بەڵام هێشتا بۆشایەکی گەورەمان هەیە لەوەی کە تەوفیقێکی تەواو نەکراوە لە بینی
ئەم شێوە نیزامی کە حکومڕانی مەدەنی ئێستا هێناویەتی لەگەڵ ئەو سیستەمی حکومڕانی کە ئێمە لە تاریخدا هەمانە لەگەڵەوەدا ئەحمەد ڕێسوونی کە زانایەکی گەورەی هاوسەرخا دەتوانم بڵێ ئیبن عاشورێکە ئیبن عاشورێکی قەدیمە لە قسەکردن لە مەقاسید و ئوسوڵی فقهی کۆمەڵی کتابی زۆر باشی داناوە مثلا باب المحاضرات في المقاصد الشرعية فكر المقاصد فقه الثورة والتغيرات يعني كۆمەڵێک بابڵین کتێبی زۆر باشی داناوە لەوێ هەندێک مفاهیمی زۆر جوان تەڕح دەکە بەوەی کە ئەوەی کە لە ڕابردوو ڕوویداوە ئەزمموی تاریخیە ئەزمموی بەشەریە واتە جارێک کە ئێمە دەبێ بینەوە لە چوارچێوەی پێداویستیە تایبەتیەکانی ئەم عەسرەیەوە ئەم تاریخە مقدەس نەکەین ئەوەی کە مقدەسە تەنفیزی ئەحکامی شەرعیە نەگە ئەو میکانیزمانەی کە هەیە واتە ئەهلی حەل و عەقد هیچ شەرعێتێکی تێدان هیچ قودسێتێکی تێدانی قۆناغێکە لە قۆناغەکانی مێژوو ئەبوو عەلای مەودودی دەربارەی ئەنزیمە حکم دەڵێ هەر کاتێک کە لەو بابەیەوە ئیجتیهاد داخرا بە تێکین مسلمانان تووشی قەیران و تووشی تەنگژەی گەورە بوون واتە جارێک کە ئێمە پێویستیمان بەکردنەوەی دەرگای ئیجتیهادە بەوەی کە بەفیعلی کە ئێمە لە حکومڕانی مەدەنیدا لەگەڵ حکومڕانی ئیسلامی کۆمەڵێک بەریەکەوتون و تێکگیران هەیە ئیجتیهادی ئێمە بۆ بەریەکەوتنانە چییە دەبێت ئێمە مەخرەجەیان بۆ بدۆزینەوە و ئەنزیمەی یان بابرین نظامی حکومڕانی ئێستا لەگەڵ نظامی حکومڕانی ئیسلامی لەکوێدا دەگەین بەکوێ تعاڕوز دەکەن و لەکوێدا ناگەن بەمە ئەمە چکۆ ئێمە زۆر جارێ مەقسەد دەکەین دەرێنەمە ئیسلام نظامێکی حکومڕانی کامل و متەکامیلی هەیە پێویستی بە پەنابردن نییە بەفعلی پێویستی بە پەنابردن نییە بەڵام ئەم خاڵە گرنگە مەسەرەن شوڕا لە ئیسلامدا ئیستیعابی ئەو کۆمەڵە کەسەی کردو کە لە ساقیفەی بەنی سەعدا کۆبوونەتەوە بۆ هەڵبژارنەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم کەسانە با ژمارەیان 100 کەس بوو بێ با ژمارەیان 80 کەس بوو بێ لە بینی 80 کەس مشاورە لە پرسوڕایە دەگەن بە نەتیجەیەک بەس ئەگەر بێت و تۆ دەوڵەتێک لەم قۆناغەیدا وڵاتێک ژماری دانیشتوانی لە دەمەلوێنی تێبپەڕن چۆن تۆ جارێک کە شوڕا دەکەی و میکانیزم بۆ هەڵبژاردننی سەرۆکی دەوڵەت کەواتە تۆ پێویستت بە میکانیزمی ترە لەوەی کە شوڕا تەنها بریتی بە لەوەی کە پرس بە بەرامبەرەکەت پێ ڕێی چییە بۆ چوونت چییە کەواتە شوڕا چۆن کاتی خۆی کەمینەیەکی بە ژمارە ئیستیعاب کردو چۆن دەتوانێت ئەم جارە ژمارەیەکی زۆتر ئیستیعاب کاتەوە ئەمە لە چوارچێوەی ئەم قوانین و پرنسیپ و یاسایانەدایە کە ئەم ڕۆکە پێویستیمان پێێتی بەفعلی کە تۆوال لێکرد دەبێت تەجاوزی کۆمەڵێک دەق بکەی کە لە کتابە شەرعیەکاندا هەیە بۆ نمونە یەکسانی لە دەنگدانەکەیە نامان باسە دەرەوە مەسەلەن ئەمە باتێکی گرنگە بەسەر بۆ منە کاتی خۆی ئێمە لە ماوەردی و لەمای کۆنیش کە قسە لەسەر اختیاری خەلیفە و ئیمامە دەکەن بۆ نمونە قسەیان لەسەری حەلی عەقد کردووە قسەیان لەسەر ئومەرا و عولەما کردووە قسەیان لەسەر وجوه الناس کردووە کۆمەڵێک مەرجیان داناوە بۆی ئەمانە دەتوانن خەلیفە هەڵبژێرن ئەوانە دەتوانن ئیمام هەڵبژێرن بەفعلی ئێمە جارێککە دەتوانین لە کۆمەلگای ئێمەدا ئەمانە جیا بکەینەوە لە کۆی کۆمەلگا مەزەن بڕی لە کۆمەلگایەکەی ئێمەدا ئەمانە عولەمان و ئەمانە ئومەران و ئەمانە عەقڵ مەدارەکانن ئەوەکەی تر بۆیان نییە قسەی تێدا بکەن چکۆ عەقڵیان نزووجیان دیاربوونیان کاریگەریان سنووردارە بەفعلی ئایا ئەمە ئەم تەقسیمبەندی لە کۆمەلگەی ئێمەدا دەکرێت بۆ نمونە مەسەرەن ئێمە لە خلافەت و لە ئیمامەتی کوبرا ئافرەت پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمیە لە یفلح قوم ولو امرهم امراه يعني بخود زاني محلس بيغمري خو صلى الله عليه وسلم سوري متجاوزي او بابته دكينو افرد تواني تشت خو كانديد كرني هي بو الرئاسه لكاتك داتو يشيغ لمرزكاني داناني اماره وخلافه بريتيلا ذكوريه وتنيري نيتي اگر تبينت كرت بها يعني ما كوملك بابت معناه امد بيوستلا حكم راني مدني هاو سرغ لقل حكم راني اسلامي دا دبي زارج كاما لەکتێگەیشتێک دروستکەینەوە ینی ئایا بە فعلی حکومڕانی مەدەنی ئێستا ینی ئەمە حکومڕانیە کە ئیسلام دەیەوێ یان ئێمە چوارچێوە و زەوابت و سنوورێکمان هەیە ئەمە نایگرێتەوە ئێمە بین لە ناو دەرەوەی ئەم کۆمەلگایە لە دەرەوەی ئەم نمونانەی کە هەیە چوارچێوەیەک و ژینگە و بیئەیەک کە بە خۆمان بدۆزینەوە ئەحکامی شەرعی تێدا جێبەجێکەین وەکەوەی کە داعش دەیکا ینی جارێک کە ئێمە کە دەرین کوڕی کۆمەلگای خۆمانن و ئێمە کۆمەلگای ئێمە جیانیە و ئەحکامەکەش دەبێت لە کۆمەلگایەکی مەدەنی دا جێبەجێ بکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حکومڕانەتێکی مەدەنی هێناوەتە کایەوە لە مەدینە ئەمە پێویستی بە تەفسیرکردنەوە و پێویستی بە لێک تێگەیشتن هەیە لەگەڵ کۆمەڵێک دەقی شەرعی لەو سەرچاوانەدا کە هاتووە دەبێت جارێک کە ئێمە شڕۆڤیان بکەینەوە بڵێ من باسی ئەوم کرد چۆن ئەمە ببێتە معریفە لای تاک ڕاستە لە سەرچاوەکانە هاتوو واقعیەکی مێژوویشە بەڵام چۆن لە ئێستاە تاک معریفە تاشی مسلمان معریفە بەرامبەر ئەم بابەتە گرنگە حکومڕانی و سوڵتەی ئیسلامی پەیدا بکە دەبێت جارێک کە ئێمە بگەڕێینەوە سەر ئەو کۆسپانەی یان ئەم هۆکارانەی کەوای کردووە
دەتوانم بڵێم لە ڕوانگەی معریفەوە کاڵ ببێتەوە کو زەناوت باس لێوە کرد بەشێک لەم هۆکارن ئەوەیە کە بەشێک لە جەماعات و ئەحزابی ئیسلامی لە حکومڕانیدا نمونونەکەیان ئەو نمونە گەورە و بەرچاوە نەبووە یعنی شستیان هێناوە لە سەردەمی حکومڕانی ئەوان بۆ نمونە تووشی قەیرانی ئابووری و قەیرانی ئەمنی بوونەتەوە بە فعلی ئەمە وای لێ هاتووە کە بەشێکی با بڵێن دیندار کە پێی وابێ ئەگەر بێت و حکومڕانیەکە بکوێت دەستی ئینسانی مسلمان لەوانەیە وەکو پێویست لە ڕەفاهیەت و لە مامەڵەکردنی دەور و بەر و لە کۆنتترۆلکردنی وڵات نەتوانن سەرکەوتوو بن مەجارێککە جەماعەت ئیسلامیەکان بگەڕنەوە سەرەوەی کە چۆن بتوانن نمونەیەکی جوان نیشان بدەن تاوەکو بە نیشاندانی زمونە جوانەکانیان بتوانن ئەم حالەتە دروستکەنەوە خاڵێککە لەوەدای دەبێت جارێککە ئێمە بینەوە ئەم نەسوو تێگەیشتانە لەبەر چاوی کۆمەلگاوە لە ڕێگەی کۆڕ و سمینار لە ڕێگەی وشیاریەوە جارێککە ئەمانە بخینەوە بەردەستواتە ئیسلام وەکو حرەکەی تەبلیغی پاکستانی کە حرەکەی تەبلیغی پاکستانی هەبوو لە سەدەی ڕابردوو بۆی کە تەنها پیان وا بوو ئەرشیوان ئەوەیە لە دەرکەی ماڵەکان بدەن ئەگەر خەڵکەکە نایە بۆ نوێژێ پێیان بڵێن نوێژ چەند خێرەوە نوێژەکانتان بکەن بەڵام خۆیان لە هەموو بەرپرسیارەتێکی تری سیاسی دوورخستبووە هیچ قسەیەکیان پێ نەبوو وڵات شێ حکمی دەکات لیستیان نەبوو لە انتخاباتەکان تەنها بیریانەوە دەکردەوە چۆن بتوانن بە خەڵک بڵن شاد و ئیمان بێن و نوێژ بکە ئەم پێم وایە جارێککە ئەم حرەکەتە بە ناڕاستەوخۆ خەریکە بێتەوە ناو کۆمەلگای ئێمەوەتە کۆمەلگای ئێمە تەنها بیر لەوە بکاتەوە چۆن دەتوانێت جیلێکی باش فەرۆردە بکە ئەم جیلە لە ئافرەتی داپۆشراوە بێگەنجەکانی گەنجی بە حیشمەت و بە ئەدەب بن و بڕۆن نوێژەکانن بە جەماعەت بکەن و ئیلتزامە شەرعیەکانیان جێبەجێ بکەن لە چوارچەوەی خێزان و ماڵداری ئەو ئەحکامانە بپارێزن بەڵام قسە لە سیاسەت و سوڵتە و دەسەڵات نەکەن ئەم پێم وایە ئەمە پانتایەکی زۆر گەورەی داگیر کردووە سەر ناو سەحوی ئیسلامی ئێمەدا دەبێت جارێککەم حالەتە دروستکەینەوە یعنی بەشێکی زۆری لە ئەحکامی شەرعی لە ڕێگەی غیابی دەسەڵاتەوە پەچی دەکەوێت و نمونەیەم ئیسلامی کە نیشانی دەدەین ئەگەر بێت و جارێککە لە چوارچەوی دەسەڵات و سیستەمدا ڕنگدانەوەی نەبێ بە تەکید هیچ مەترسێکی نییە بۆ دەسەڵاتی علمانی واتە تۆ دوجار هاوڵاتێکی بە ئەدەب و دەستپاک پێشکەش دەکەی بۆ سیستەمێکی علمانی چونکە تۆ زۆر زار لەگەڵ سیستەمی دەسەڵاتی علمانیە بە سیستەم و دەسەڵات منافیسی یەکترن ئەجێنا لە پێگەیاندنی تاچی باش و پاک ئەم پێم وایە ئەو چەمانعی نییە بە پێچەوانەوە یعنی خزمەتێکی باش بەو سیستەمە دەکەیت دەبێت جارێککە بینەوە بڵین ئەمەی کە منافیسە گەورەکەی ئەوەیە کە چۆن ئیسلام دەچێتە چوارچێوەی سیستەم دەچێتە چوارچەوەی فەهم و دەچێتە چوارچێوەی چێبەرچەی سیاسی لەگەڵ سیستەمی علمانی و چۆن دەبێتە چوارچێوەی چێبەرچەی ئابووری لەگەڵ قۆڕخکار و ڕیبایەکەی وان چۆن دەبێتە چوارچێوەیەکی ئەنزیمەیەکی کۆمەڵایەتی لەگەڵ ئیفساد و خراپیەکانی وان چۆن دەبێتە چوارچێوەیەکی ئیعلامی لە وشیارکردنەوەکان واتە ئەمانە هەر هەموو پێویستی بە سوڵتە هەیە پێویستی بە دەسەڵات هەیە واتە لە چوارچێوەی غەیری دەسەڵاتدا تەنها لە چوارچێوەی تەربیە و پێگەیاندنی تاکدا خۆی دەبینێتەوە ئەمە لە سنوورێک دەوەستێ واتە ئەگەر تۆ ئێستا دیوچکە پێر بڵم دەبێت ئەمە جارێککە کۆمەلگای ئێمە لەو شیار بێتەوە کارە ئێمە دادنیشتین و بانگەشە دەکەین کە ئیسلام باشترە لە حکومڕانی علمانێت ئیسلام باشترە لە حکومڕانێتەکانی تر بۆی کە کۆمەلگا لە سایه ئیسلامدا دەحەسێتەوە کەی دەحەسێتەوە جیلێک کە مرد جیلی دووەمە هەر نەحەسایەوە و هەر نەگەیشتی تر وای لێ دێ خەڵک لە ذهنیدا دروست دەبێت کە ئیسلام حرەکەتێکی نەزەریە ناتێتە چوارچێوێکی کردداریەوە واتە جارێککە ئێمە وعی دروستکەینەوە ئەگە وعی دروست نەکەینەوە پێم وایە ئەم زیلەش ناجیلی داهاتوو لە بەرامبەرمان بێ ئومێد دەبێ واتە بەرجەستەکردنی ئەو ئەحکامانەی باسی لێوە دەکەین بەرجەستەکردنی ئەو دروشمانەی کە ئێمە هەڵمان گرتووە پێویستی بە سوڵتەیە كل ما لا يتم به واجب إلا فهو واجب واتە هەر شتێکە واجبێکی لەسەر پەکەوت بێ واجب دەبێ یەشێک لەم واجبانەی کە لەسەری پەک دەکەوێت پاراستنی ئەم سەحوەیە واتە ئەم سەحوەیە دوزار دەگاتە قۆناغێکی بنبەست ئەوەی کە دەیپارێزێ دەسەڵاتە و دوزار تۆ لە کۆمەلگای خۆماندا ئەوەی کە ئەحکامەکانت دەپارێزێ ئەوەی کە سەحوەکەت دەپارێزێ ئەوەی کە پەروەردەکەت دەپارێزێ دەسەڵاتە بۆیە دەستبەرداربوونی دەسەڵات دەبێت جارێککە دیڕەسە بکرێتەوە سەر من ئەمەوێ بڵێم لە بەرامبەر ئەو هۆشیاری تەنابێت ئەفەرمووی چەند گرنگە مەسەلەن خەڵک بە شێوەیەکی گشتی و تاکی مسلمان بیزانێت کە حکمی ئیسلامی چۆنە ئەگەر هەبێیان لە واقعدا مەسەلەن جێبەجێ بکرێت لە بەرامبەر ئەمەدا جۆرێک لە معریفە جۆرێک لە ترس با بڵێن بە سیستەماتیک تۆزیف کرابوو لەسەر ئاسی دنیا بەرامبەر بە حکمی ئیسلامی هانوت ئەگەر هەبێ ئەوەندە ترسناکە ئەوەندە مەسەلەن کاریگەری خراپی هەبێ ئەوەندە ژیان کۆت و بەندەکە ئازادیەکان زەوتەکە و لەم دوایانەشا لە ڕێگەی داعشەوە نمونەیەکی خراپی ئەمەیان پیشانی هەموو دنیادا لە ڕێگەی میدیایەکی زەبەلاحی جیهانیەوە تۆ چۆن ئێمە ئەتوانین بڵێن حکمی ئیسلامی ئەمە نییە کە مەسەلەن هەم وەکو لە ڕێی تیۆریەوە تۆزێک کرابوو هەمیش وەکو لە سەرارزی واقع وەکو داعش پیشانی دنیا درا خۆی ئەمەی داعش یان ئەم نمونەی کە لە ئەفغانستان بووە گرفتی ئەمە ئەوەیە لە ئەولەویاتێک و دەست پێکرا کە ئەحکامە
پێغمبەری خوا سەوسەم لە ئەحکامەوە دەستی پێ نەکردووە لەسەر دەستبڕینی دزەوە دەستی پێ نەکرد لە جەڵدەوە دەستی پێ نەکرد لە دابیرکردن ڕەفاهیەتەوە دەستی پێ کرد لە دابینکردنی کۆمەلگایەکی ئاسوودەوە دەستی پێ کرد زۆرتر ئێمە لەوە دەکەوینە هەڵەوە من لێرە و لەوێ دەبیستم مەسەرەن بۆ نمونە کە باسی ئیسلام دەکەین تەنها باسی ئەحکام دەکەین باسی حکم باسی سزا دەکەین باسی دەستبڕین و ئەوەی کە ئەرشی قازی چیان وەکو وایە گەربێت و ئێمە دەسڵاتمان هەبێ تەنها قازیەتی و دادوەری دەبێتە لای ئێمەوەکانی دەدەستێت لای بەرامبەرەکەمان ینی بۆ نمونە پێمان وایە مەسەن کاتێکم دەسڵاتە دەبێتە ئیسلام قازیەکان بێنە لای ئێمە کە بە حکمی ئیسلام شەرعیان حکمیان خۆی ئەمە شەڕیشم شێر بەتەکید بەشم شێر ئەمەش لە هەڵەیەکی گەورەوە هاتووە مەسەرەن کە ئێمە باسی حکمی ئیسلام و حکمی خوا دەکەین وردکردنەوەی ئەو کەلیمەیە وردکردنەوەی ئەو وشەیە زۆر پێویستی بە وشیاری بۆستە کۆمەلگا بەرامبەری وشیار بیانی حکمی خوا ئەوەیە کە خۆی گەورە بە خۆی دادەبەزێتە سەر زەوی حکمی تاکەکان دەکان نەخێر زارێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەبێتەوە یان خۆی گەورە پێغەمبەریش کە دەنێرە نەخێرە عەدو بالله وەش نییە ئەیکەواتە چییە دوجار هەر ئەم تاکانن من و تۆین کۆمەلگا مسلمانەکەی زارێککە لە چوارچێوە و پرنسیپێکی شەرعیدا دەوڵەتەکە دەکارە دەوڵەتێکی ئیسلامی حکومەکە دەکەواتە حکومێکی ئیسلامی بۆیە ئەگەر لە چوارچێوە کەلیمەیەکە لە چوارچێوە گزارشتەکە سەیری بکەین حکمی ئیسلام حکمی خۆی گەورە دەبینین کەلیمەکە زۆر کەلیمێکی لاستیکیە کەلیمێکی زۆر مەتاتیە و کەلیمەیەکە ناچێت چوارچێوی تعریفەوە بۆیە عولەما لەو بارەی هەندێک قسەی زیدتریان تێدا کردو هەندێک چەند چوونەتە ناو وردەکاریەوە دەڵێن هەر وڵاتێک هەر قەوارەیەک ئومەرا بەرپرسەکانی بەستیقە و متمانەی ئومە خەڵک بەرپرس بن و قانونی وڵاتەکە لە هیچ شوێنێکدا با بڵێن خەرقی بنەماجێ گیرەکانی ئیسلام نەکە ئەمە حکومڕانەتێکی ئیسلامیە ئەمە دەپێورێ ئەمە گونجاوە کەواتە ئەمە دەگونجێت تۆ بیخێ چوارچێوەی دەوڵەتی مەدەنیش دەوڵەتێک گەگەربێت و ئەم دوو مەرجەی تێدا بوو کە دەڵم ئەو دوو مەرجەی تێدا بوو یەکەمینەوەی کە ئیستیبداد و گراسی نەبێ و خەڵک لە ڕێگەی سیقەوە ئەم بەرپرسانەی خۆی هەڵبژاردوێ و قوانین و مەحاکیمەکانیشی بەڵام ئەمە دیوە دیفاعیەکەیەتی ئەی دیوە هجومیەکەی واتە ئایا حکم ئەگەر بێت و بەرەس قازیەکی مسلمانەوە یان دەسڵاتێکی مسلمانەوە بوو تەنها ئەوەندەیە دەستی دزەکان دەبڕێ یان زەویە بەیارەکانیش زارێککە ئاوادان دەکاتەوە یان دەبی کارخانەکانیش بەگەڕ دەخاتەوە یان دەبینی باری بژێوی ژیانی خەڵک چارەسەر دەکات جادەکان بە ناڕێکی و خراپی زارێککە تەنزیم دەکات و قرتاویان دەکاتەوە ئێمە ئەم دیوە پەرەپێدانەمان لە حکومڕانی ئیسلامیدا غایب کردووە بۆیە ئەم نمونەی داعشەمان بۆ دروست بووە ینی پێمان وایە بۆیە ئەمانە لە شۆ دەستیان پێکردو لە حکمەوە دەستیان پێکردووە لە پەرەپێدانەوە دەستیان پێ نەکردووە ئەگەر لە پەرەپێدانەوە دەستیان پێ بکرد باە تووشی ئەم زۆرە نمونە ناشیرنە نەدەبوون بۆیە دەبێت جارێک کەمە بیر لەوە بکەینەوە ئەم سیستەمە حکومڕانی ئیسلامیەکە لە تاریخە باسی لێوە کراوە لە چوارچەوەی مەقاسیدا عولەما باسییان لێوە کردووە لە پەرەپێدانەوە دەستیان پێ کردووە تە لە نەمانی هەژاریەوە دەستیان پێ کردووە لێرەدا کە هەژاری نەما ئەوجا ئەگەر دەستی بە دزی کرد دەستی دەبڕدرێ نەک لەوەی کە تۆ بێنی هەژاری لە وڵاتداوە خۆی بێ پەرەپێدانی بواری ئابووری و کشتتوکاڵ و پەرەپێدانی سنعەت و ئەمن و ئاسایش بە فەوزا بێ ئەوجا بێنی تۆ ئەم حکومانە جێبەجێ بکەی ئەمەیە با بڵێن لەوەی کە لە غێری مەوقعی خۆیەوە هاتووە زۆر باش ئێمە کاتمان نەما لە مەڵقەیە بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان پشت بەخوا لە دووەڵقیدا هاتووە بە وردی باسی شێواز و میکانیزم و حکومڕانی ئیسلامیەکەین لە مێژوودا چۆن بووە و ئەشێ لە ئێستادا لە نونەی ڕێکخرا و دەسەڵاتی و وڵات و گروپی گەورە و بچووکە چۆن خۆی ببینێتەوە زۆر بەڕێز دکتۆر کامەران بابانزادە شارەزار لابواری مێژوو فکری ئیسلامی زۆر سپاس کە میوانی بەرنامە